ئینستیتیوتی پێی بۆ چاودێری و هەڵسەنگاندنی کارەکانی پەرلەمان راپۆرتی خۆی لەسەر چاودێریکردنی کارەکانی خولی بەهارەی پەرلەمانی کوردستان بڵاو کردەوە. بەرپرسی پرۆژەکە دەڵێت بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێویست بوو لە هەفتەیەکدا 2 ڕۆژ کۆبوونەوە ئەنجام بدرێت، بەڵام لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولەوە پەرلەمان تاوەکو ئێستا تەنیا 44 دانیشتنی ئەنجام داوە کە ئەویش پێشەلی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە و کۆبوونەوەکان وەکو پێویست نەبوون. لە ماوەی 5 مانگی خولی بەهارەدا پەرلەمانی کوردستان 7 دانیشتنی ئەنجام داوە کە ئەمە بەراورد بە هەموو ستانداردەکان و پەیڕەوی ناوخۆ و هەموو پرسانی کە لە کوردستان هەیە دانیشتنەکان زۆر کەمە و لە دوو خولی پێشووی پەرلەمانیشا لە 6/11/2008ەوە تا 29/2/2020 تەنها 37 دانیشتن کراوە، واتە لە تەواوی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمان کە ماوەکەی 21 مانگ و 24 ڕۆژە تەنها 44 دانیشتنی پەرلەمان کراوە کە کۆی کاتەکەی 55 کاتژمێر و 42 خولەک بووە. ئەمە بە پێی مادەی 51 پەیڕەوی ناوخۆ پێشێلە کە دایان نابوو هەفتانە 2 ڕۆژ کۆ ببنەوە. خۆ ئەگەر بەهانەکانی سەرۆکی پەرلەمان لە خولی بەهارە دروست بێ هەم لە ڕێگری سیاسی هەم لە بڵاوبوونەوەی کۆڤید-19 ئەی بۆ لە 6/11/2018 تا 29/2/2020 واتە بە 15 مانگ و 25 ڕۆژ تەنها 37 دانیشتنیان کردو پەرلەمانی کوردستان. لە ماوەیەدا هەژ یادداشت لەلایەن پەرلەمانتارانەوە ئاراستەی پەرلەمان کراوە، بەڵام تەنیا کار لەسەر 3 یادداشت و پرۆژە یاسا کراوە و ئەوانەی دیکە پشتگوێ خراون. 8 داواکاری لەلایەن پەرلەمانتارانەوە لەسەر پرسەکانی کێشە و گرفتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم 27 میلیارد دلار قەرز، دواکەوتنی موچە، لێبڕینی لە 121 موچە، تۆپبارانکردن و داگیرکردنی ناوچە کوردستان ناوچە سنووریەکان و چەند پرسێکی کە و پرسی کرێنشینان و دۆخی کرێنشینان. بەڵام ئەلەم 8 پرسەی کە باسییان کە پەرلەمانتاران یادداشتیان لەسەر داوە نیوە ناچڵ تەنها کار لەسەر 3 پرس کراوە و پرسەکانی کە بە هەند وەرنەگیراوە. بۆیە هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکاتەوە. هەرچەندە پەرلەمان پارێزبەندی لەسەر پەرلەمانتار سۆران عومەر هەڵگرتووە، بەڵام تا ئێستا نە لە ماڵپەڕی پەرلەمان و نە لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە و بێدەنگی لێکراوە کە ئەوەش بە بۆچوونی ئینستیتیوتی پێی جێگەی گومانە. سەرۆکی پەرلەمان لە ڕۆژی 14/6/2020 بە بڕیاری ژمارە 37 بڕیاری ژمارە 4/7/5/2020 تایبەت بەلادانی پارێزبەندی لەسەر سۆران عومەر هەڵوەشاندەوە، بەڵام جێگەی هەڵوەستەکردنە ئەم بڕیارە نە لە سایتی فەرمی پەرلەمان بڵاو بووە، نەوە قایعی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە و نە بڕیارەکە چۆبواری جێبەجێکردنەوە و جێبەجێنەکردنی بڕیارەکە و بێدەنگبوونی سەرۆکی پەرلەمانیش لە هەمبەر شکاندنی بڕیارەکەی بۆ خۆی جێی گومانە لامان. بە بڕوای ڕێکخراوەکە پەرلەمان نەیتوانیوە لەم دۆخەدا وەکو پێویست ڕۆڵی هەبێت و تەنانەت سەرۆکی پەرلەمانیش لەم ماوەیەدا بەردەوام لێدوانی دژبەیەکی داوە. پەرلەمان نەیتوانیوە کاریگەری لەسەر حکومەت هەبێت و فشاری لەسەر دروست بکات بۆ جێبەجێکردنی یاساکان. هەژمۆنی حیزبیش هێندەی دیکە دەستوقاچی پەرلەمانی بەستووە و ڕۆڵی ئەو دامەزراوە گرنگەی تەواو لاواز کردووە. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.